خۆشەویستانی بینەری ڕۆژهەڵات تیوی ئەم کاتتان باش بۆ پێشکەشکردنی یەکێکی دیکە لە بەرنامەکانی زامەکانی کۆمەڵگا بەیەکەوەین. هەروەک لە بەرنامەی پێشووتر تا پێتانمان ڕاگەیان تەوەری باسی ئەم بەرنامەیەمان پرسی هەقدەستی کرێکارانە. تا کۆتایی لەگەڵمان بێت. لە کۆتاییەکانی مانگی ڕەشەمەی ساڵی 93 هەتاوی شۆرای باڵای کار پاش چەندین کاتژمێر بڕواڵەت ململانی و گفتوگوی جدی لەسەر دیاریکردنی لانی کەمی هەقدەستی کرێکاران لە ساڵی 94 هەتاوی لە نێوان پێشنیارەکانی دانیشتنە سێقۆڵیەکە واتە نوێنەرانی دەوڵەت، خاوەن کار و کرێکاران دەرەنجام پێشنیارەکەی نوێنەرانی دەوڵەت پەسەند کرا و هەقدەستی مانگانەی ئەو کرێکارانەی کە یاسای کار دەیانگرێتەوە 712,424 تمەن دیاری کرا و ڕاگەیەندرا. لە یاسای کاری کۆماری ئیسلامیدا هاتووە کە شوڕای باڵای کار لە کۆتاییەکانی هەموو ساڵێک بە گفتوگۆ و دانیشتن و ڕێکەوتنی سێقۆڵی لە نێوان نوێنەرانی دەوڵەت، خاوەنکاران و کرێکاران و هەروەها بە لەبەرچاوگرتنی بەندی 1 و 2 مادەی 41 یاسای کاری ئێران هەقدەستی مانگانەی کرێکارانێک کە یاسای کار دەیانگرێتەوە بۆ ساڵی داهاتوو دیاری بکات. لەو یاسایەدا جەخت کراوەتەوە کە هەقدەستی کرێکاران دەبێت بە لەبەرچاوگرتنی نرخی هەڵاوسانی ڕاگەیەندرا و لەلایەن ناوەندی ئاماری ئێران و بانکی ناوەندی و هەروەها تێچووی مانگانەی بنەماڵەیەکی 4 کەسی کرێکاری دیاری بکرێت. جێگەی ئاماژەیە ئەو شۆرای باڵای کارە کە پێک دێت لە 9 کەس کە بریتین لە وەزیری کار، 2 نوێنەری دەوڵەت کە جێگەی پەسەندی وەزیرە، 3 کەس لە نوێنەرانی خاوەنکاران و 3 کەس لە نوێنەرانی کرێکاران. خاڵی جێگەی تێڕامان ئەوەیە کە ئەگەر ئەو 3 کەسە کە وەک نوێنەری کرێکاران لەو شەورایەدا دیاری دەکرێت تەنانەت نوێنەری ڕاستەقینەی کرێکارانیش بن، بۆ ساغبوونەوە و دەرکردنی هەر جۆرە بڕیارێک ڕۆڵی دیاریکەریان نابێت و هەموو کات ئەگەریش یەک دەنگ بن وەک کەمینەیەک دێنە ئەژمار و 6 دەنگەکەی دیکە زۆرینەی تەواون و هەر جۆرە کە پێیان خۆش بێت و لە بەرژەوەندیان بێت بڕیار دەدەن. دوای ناوبڕێکی کورد دەگەڕین وڵاتە. لە سەروبەندی شۆرشی گەلانی ئێران ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی لە وتاربێژەکانیدا ڕوو لە پێکاتە جیاجیەکانی ئێران بانگەشەیەوەی دەکرد کە خانوتان بۆ ساز دەکەین، ئاو بەرق دەکەنە خۆڕایی، ئۆتۆبوس دەکەن بە خۆڕایی و دڵخۆش بە واستا کەمە لە خزمەت گوزاریەکان نەبن و حکوومەتەکەی هەم ئەم دنیایان بۆ ئاوەدان دەکەنەوە هەم قیامەت و خاوەنی داهات و سامانی ئەو وڵاتە خەڵکی هەژار و فەقیرە و بڕیاری داوە کە ئەو مافەیان پێ بدرێت و هەروەها گوێ لە قسەی کەس نەگرن چونکە هەموو لا یەکتەنیا قسە دەکەن بەڵام ئەوان بەکردەوە ئەنجامی دەدەن. گرتا ویدیۆیەک بەیەکەوە دەبینین و دەگەڕینەوە لاتان. بر اینکه زندگی مادی شما را میخواهیم مرفه بشد، زندگی معنوی شما را هم میخواهیم مرفه باشد. دلخوش نباشید که مسکن فقط میسازیم، آب و برق را مجانی میکنیم، اتوبوس را مجانی میکنیم. دلخوش به این مقدار نباشید. ما هم دنیا را می آباد میکنیم و هم آخرت را. این دارایی از غنایم اسلام است و مال ملت است یا مستضعفین و من امر کردن به مستضعفین بدن و خواهم داد. به این نغمه های باطل گوش نکنید، اونها حرف میزنن، ما عمل میکنیم. سختی ها میخواد، در بین راه ممکنه سختی هایی باشه، حتما سختی هایی هست، ولی سختی ها رو میشه تحمل کرد. این مردم تحمل میکنن. ممکنه یه وقتی بیاد ما روز 2 وعده غذا بخوریم، چرا؟ چه اشکال داره؟ حتی اگر بدتر بشه روزی 1 وعده غذا بخوریم. الان هم بعضیا روزی 1 وعده غذا میخورن. مردم ما تاب تحمل را دارن.
دیگه گرسنگی خوردن که بدتر از داغ جوون نیست که. ئەو چەندی ڕێی کە هاوکارم شیوا باسی کرد چەند خاڵێک لە دروشمەکانی خومینی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بوو. ئەم دروشمە بریقەدارانەش لە حاڵێکدا بوو کە زۆری پێ نەچوو شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراق دەستی پێکرد و حەشیمەتێکی نزیک بە 11 ملیۆن کەسی لە کرێکارانی کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بەگشتی کە یاسای کار دەیانی گرتەوە بۆ ماوەی 8 ساڵ تەنانەت 1% بە حەقدەستەکانیان زیاد نەکرا و کاربەدەستان و دام و دەستگا پەیوەندیدارەکانی ئەو ڕژیمە دیکتاتور و دژە کرێکاریە پێبەند نەبوون بە جێبەجێکردنی یاسا سەقەتەکەی خۆشیان. لە ساڵەکانی دواتریش هیچ کات ئاستی حەقدەست هاو ئاست نەبووە لەگەڵ ئەو ئامارە سەلیقەیانەی کە لەلایەن ناوەندە ئامارەکانی ئێرانەوە وەک بانکی ناوەندی سەبارەت بە نرخی هەڵاوسان ڕادەگەیەندرا. لە ساڵی ڕابردوو واتە 1393 هەتاوی دەوڵەتەکەی حەسەن ڕوحانی نرخی نانی 30 بۆ 100% بەرز کردەوە لە کاتێکدا کە ئامارە ڕسمیەکان ئاستی هەقدەستی کرێکارانی 1 لە 4 لە خوارەوەی هێڵی هەژاری ڕاگەیاند و باس لە برسیەتی و هەژاری بە تەواوەتی زیاتر لە 7 میلیۆن خەڵک دەکرێت. تەنانەت ئامارە متمانە پێنەکراوەکانی خودی ناوەندە حکوومەتیەکان هەر لە سەرەتاکانی ساڵی ڕابردوو بڵاویان کردەوە کە 24% بنەماڵەکان هیچ یەک لە ئەندامانیان پیشەیان نییە و بێکارن و 75% دانیشتوانی ئێران بە گشتی خواردنی تەندروستیان نییە، زیاتر لە 50% ژنان و لاوان بێکارن. لە ساڵی 93 کارناسان هێڵی هەژاریان $1000 کە بەرابەرە لەگەڵ زیاتر لە 3 میلیۆن و 300,000 تمەن بەراورد کردووە. سەرباری هەموو ئەمانە هەڕۆژە شاهیدی داخران و نیوە چالاکبوونی کارخانە و یەکە بەرهەمهێنەرەکان و لەسەر کاردەرکردن و بێکاربوونی هەزاران کرێکار لە ئێرانین. گوشارەکانی سەرچاوە گرتوو لە گرانی و هەڵاوسانی سەرسوڕهێنەر تەنگی بە کۆمەڵانی خەڵک هەڵچنیوە. هەر لە پەیوەند لەگەڵ پرسی هەقدەستی مانگانەی کرێکاران لێرە لە ستۆدیۆ بیژەن قوبادی کادری کۆمەڵە میوانمانە و چەند پرسیارێکی ئاراستە دەکەین. بەخێر بێ کاک بیژەن. زۆر بەخێوی کاویژەن. وەک پرسیاری یەکەم لە ڕوانگە ئێوە یا ئەو هەقدەستەی کە لە ساڵی 94 بۆ کرێکاران دیاری کردووە دابینکەری ژیانێکی شیاو دەبێت بۆ کرێکاران؟ سڵامەیە بۆ بینەرانی بەرنامەکەتان و بۆ خۆتان و هاوکارانتان. پێویستە ئەوە باسکەین کە ئەو هەقدەستەیەکی لە بەرچاو گیراوە بۆ ساڵی 94 بۆ وەک هەقدەستی هەقدەستی کرێکاران و وەک هەقدەستی ڕۆژانەیان بۆ کار و زەحمەتێکی کێشن لەگەڵ ئەو شتێک کە وەکو باری ئابووری ئێران لە بەرچاوگیری هیچ هاوسەنگی و هاوەزنییان نییە. لەبەر ئەوەی ئێوە چاوی لێ بکەن ئێمە وەکو خۆمان خەڵکی ڕۆژهەڵات ئاوا بیرەکەینەوە ئەگەر ڕۆژێک لەسەر سفرەکەمان نان نەبێ پێمان وایە هیچمان نەخواردووە. ئەگەر ئەو نانە بە سرژنان بەوەی کە خۆتان لە راپۆرتەکانتانە باسی وەتان کرد کە نرخی نان لە 100 بۆ 100% بەرز بووێتەوە، ئەگەر ئەو بڕەپارەیە کە بۆ هەقدەستی ڕۆژانەی کرێکاران دانراوە لە بەرچاو بگرین تەنیا ئەتوانێت بۆ بنەماڵەیەکی مەسەن 6 کەسی تەنیا بۆ داهاتی بۆ کڕینی نانەکەیان بەکەڵ بێ و هیچ تر بەکەڵ نایە. دەوا و دەرمانیان پۆشاکیان هاتوچوویان ڕابواردن ئەگە بێتیان خەرج و ئەوانەی مەدرسە و منداڵەکانیان ئەمان هەموو لەکوێن چه سەرچاوی هەیە بۆ دابینکردنی ئەو بڕەپوڵە کە بتوانێت ئەو نیازانەی ئەو بنەماڵەیە بەراوردکە. بۆ ئێمە بەپێی هەموو ئەو ئامارانە و ئەو شتێکە لە ناوەندە ئامار و کارناسەکانی بەناو کۆماری ئیسلامیەوە دەرەچێ لێکی دەینەوە هیچ هاوسەنگیکیان نیە و نابەرابەرن ئەو داهاتی کە دیاری کراوە وەک هەقدەست بۆ کرێکاران لە ساڵی 94 ئەمە یەکەم جار نییە لانیکەم لە ساڵی 91 بەرەوە ئەملا هەر ساڵە ئێمە ئەبینین باس لەواکرێ کە بەپێی هەڵاوسانی ڕۆژە و بەپێی ئەو دۆخە ئابوووریەکی بەسەر ئێران نازاڵە ئەو حەقە لە بەرچ ئەو بڕە پوڵە بۆ هەقدەستی کرێکاران لە ڕۆژە لە بەرچاو گیراوە. بەڵام هیچ وا نەبووە و هەمیشە ئەتوانین بڵین مەودایەکی زۆر لە نێوان واقعی کۆمەلگای ئێران لەباری ئابووریە و هەقدەستەکانی کرێکاران لە هەموو بەشەکانە بووە. بابێکی ترکە هەیە لەو بارەوە ئاماژی پێبکەین ئەویش ئەوەیە ئەو شتەی کە بەناو بەخشنامەی وەزارەتی کار کە لەلایەن عەلی ڕەبیعی وەک وەزیری کار هاتووەتە دەرەوە کۆمەڵی ئەو کەسانە کۆمەڵی شەرت و مەرجیان بۆ داناوە ئەو شەرت و مەرجە ئەبینی لانی کەم دەرسەدێکی زۆر خوار و کەم لە
ئەو هێزەی کە ئێمە بە ناو کرێکارەوە ئەیناسین لەخۆ ئەگرێ ئەی ئەو کۆمەڵە بەرینەی کە بە ناو کرێکارەوە یان لەسەر جادەکانەوە وەسن خەریکی دەسرۆشین یا کرێکاری بەشی کشاوەرزی و مەزراکانن یان کرێکاری وەرزین و کەس هیچ ناوەند و هیچ شوێنێ بەرپرسایەتیان و ئەستۆ ناگرێت ئەوانە لەکوێ ئەبێ ئەو حەقیان بۆ دیاری بکرێ و بە پێی چ پێوەرە و چ مەبنایەک حەقدەستیان بۆ دیاریەکرێت. ئەسان کاپێژان بۆ دیاریکردنی ئاستی حەقدەست چم معیار و پێوەرگەلێک لە بەرچاو دەگرن؟ بەداخەوە سیاسەتەکان و ئەو سیستمە حکوومەتیەکان جیاوازن. لە ڕاستیدا ئێمە بینین لێرە هاتوون نوێنەری حکوومەتەیە سێ کەسن بە وەزیر و نەنە حکوومەتی ئێران ئێمە مەسمەن لەسەر حکوومەتی ئێران لەسەر ئەو یاسایی کە ئەمڕۆ لە ئێرانە باسەکرێ ئێمە باسی حەقدەستی کرێکاران لە ساڵی 94 کە لەلایەن وەزارەتی کار و نوێنەری خاوەنکارەکان و بەناو نوێنەری کرێکارانەوە هاتووە باسەکەین. ئەوەیە ئەو شتە زۆر ناهاوسەنگە واقعا ناهاوسەنگە چۆن چاوی لێ بکەن بابای وەزیر کە خۆی نوێنەری حکوومەتە دوو نەفەر کە جێ متمانەی وەزیرن سێ نەفەر لە نوێنەری خاوەنکاران سێ نەفەر یعنی ئەبینی شەڕەکە شەڕێکی نابەرامبەرە شەش کەس لە بەرامبەر سێ کەسەوە سێ کەس کە نوێنەری کرێکاران هیچ دەسەڵاتێکیان نییە بەڵام ئەوانەی کە خاوەنکارن یەک سێ کەسن لەلایەکە و سێ کەسن هەموو دەسەڵاتی ئابووریە وڵاتیان بەدەستەوەیە لەلایەتی ژۆ کە دەوڵەتە سێ نوێنەری لەلایە نوێنەری خاوەنکارانە و لە پێناو پاراستنی بەرژەوەندی ئەوە ناخەریکە ئیشتەکە بۆیە ئەو مەبناکە دایان ناوە بۆ دیاریکردنی ئەو ڕێژە لە بەرچاوگرنی ئەو بڕەپوڵە بۆ حەقدەستی ڕۆژانی کرێکاران هەر خودی ئەو مەبنایی کە دایان ناوە جیا لە مەبنای ڕقەمی پوڵەکە کە دایان ناوە ئەو تەرکیبەی کە هەیە ئەو لێژنەیە کە دایان ناوە لێژنەکە ناهاوسەنگ و نابەرابەرە چۆن بە پێی چ معیارێ بە چێ پێوەرێ ئێستا دۆخی ئابووری ئێران لە بەرچاو بگرین ئەوەیە خۆمان ئەبینین ڕۆژانە کرێکاران خەریکن بێکارەکرێن کارگەکان و ناوەندەکاری کار خەریکن داخرێن ئێستا ئەوانش کە وەکو خاوەنکار هەنیان کۆمەڵی کەسی سەر دام و دەستگا حکوومەتی و ئۆرگانە حکوومەتیەکانن یان کۆنە فەرماندەکانی سوپای پاسداران و وەزارەتی ئیطلاعات و ئەوانن ئەو شوێنە کارگەکان و ناوەندەکانی بەرهەمێنانیان گرتووە دەستەوە و ئێستای ئەوە خەریکە ئەخرێدا یعنی سوودێکی وایتیانە لەبەر ئەوەی ئەو شتومەکەی کە لەناو ئێرانە بەرهەمدێ بازارێکی وای نییە ناتوانین بینێرەوە دەرەوە ناچارە لە ناوخۆی وڵاتە بەکاری بێنێ لە ناوخۆی وڵاتی جە بەکاریێنێ لەبار کەیفی و کەمیەکەی شتێکی وانە ناتوانێت وەڵام دەرەوە بێ قیمەتەکەی جوور نرخەکەی لەسەرەوەیە بۆیە ئێستا ئەو شتەی کە حکوومەت خۆی بەدەستیەوە گرتو بازرگانی خارجیە هەموو شتومەکان لە خارجەوەیێنێ لە چین و لە وڵاتانی ترە و واردیەکە و ئەمەیە لەو ڕێگاو قازانجی تری دەسەکەوێت بۆیە لێرە شتێ بە ناو حەقیقیەکان لە بەرچاو ناگیرە دیسان ئەوەیە وتم ئەوانەی کە وەکو وەزیر یان کەسانی جێمەتمانی وەزیر لەو وەفدا نوێنەرەتی لایەنی دەسەڵاتەکەن ئەوانەی کە نوێنەری خاوەنکارەکانەکەن ناتوانن لە ڕاستای بەرژەوەندی چینی کرێکاری ئێرانە هەنگاو هەڵبنێن بۆیە ئەوان نوێنەری پاراستنی بەرژەوەندی خۆیانن هی دەسەڵاتن هی خاوەنکاران کە شەریک دەسەڵاتن و ئەوە لە خۆیان ناتەبایە یعنی ناتوانین ئێمە متمانە بۆ بکەین بڵین چۆن هەرەوەی کە پێشتر باسمان کرد ناهاوسەنگە 6 نەفەر لە بەرامبەر سێ کەسەوە مەبنا و پێوەرەکانیش ئەبێ وابێ ئەو ئامارە ئەو داتانەی کە لە ناوەندە ئامارگیریەکانەوە ڕاگەیەندێ بە ئەو بەشەی کە بەرنامەوانە دیاریەکەن بۆ ساڵێکی ماڵی یان ساڵێکی ئەو شتێکی خۆیان باسیەکەن بۆ ئەو مەودای زمانی کە دیاریەکەن بۆ دیاریکردنی حەقدەسەکان ئەبێ کۆمەڵێک داتای ڕاستەقینە و واقعی تیاابێ ئەوانەی ئێران ئێمە خۆمان هەمیشە بینیمانە هەمیشە ئاماری واقعی لەگەڵەوەی کە دەسەڵات باسیەکە جیاوازیان زۆرە مەودایەکی زۆریان لە نێوان هەیە بۆیە ئەبێ یەک ئەوانە سەرەتا حکوومەت دایە دەخاڵەتی تیابکە وەک پێشنیاردەریش تازە من بە بڕوای من ئەبێ نوێنەری کرێکاران و نوێنەری خاوەنکار خۆیان دانیشن بگەنە تەوافقی کاتێک گەیشتنە تەوافقێک ئەو پیشنهادە ئەبەن بۆ لای نوێنەری حکوومەت شەرعیەتی پێدات ئەگە سبەی خاوەنکار لەژێر ئەو واژووی ئەو پەیمانە دەرچوو یان کرێکارەکە لەژێر دەرچوو ئەو وەک حەکەمێ وەک قازی وەک داوەری بێ تەداخلی تیابکە نە ئەوەی کە لایەنێک بێ لە قەزیەکە ئێستا حکوومەت و خاوەنکار لە لایەکەوە کرێکاری بەدبەخت و دەستکوتیش لە لایەکەوەیە
ئاماژتان بە پێکهاتەی ئەو شۆڕای باڵا کارە کرد لە ڕوانگەیەوە ئایا ڕەوایان تو هەر بۆ جۆرە خۆتانیش باستان کرد کە بۆ پێکهاتە کە خۆتان باستان کرد سیانیان نوێنەری دەوڵەتە و سیانیشی نوێنەری خاوەنکاران فقط سێ کەسیان نوێنەری کرێکارە کە بڕیارەکەیش لەسەر خودی کرێکاران و کۆمەڵگای کرێکاری ئەدرێت ئایا واقعا ئەو یاسایە عادڵانەیە وڵاتانی ترە یاساکە چۆنە یا لە ئەسڵەن یاسا نێودەوڵەتیەکانی کارە چۆن باسی ئەم قەزیە کراوە یاسا نێودەوڵەتیەکان هەر وڵاتی بۆ خۆی یانێ ئەو شتێکە وەکو مافێکی ناسراوە بۆ چینی کرێکار هەیە لە هەموو جیهانە شتێکی ناسراوە بەڵام ئێمە کاتێکە چاو لە کۆماری ئیسلامیەکەین لە هەموو ڕەهندووبارێکە جیاوازی هەیە لەگەڵ جیهان بە پێچەوانێ جیهان قەدەم مەڵک دێت و هەنگاوانێ بۆ ئێمە ناتوانین کۆماری ئیسلامی لەگەڵ پێوەرە جیهانیەکان هەڵسەنگێنین ئەوەیە ئەو بەخشنامەیەکی لەلایەن وەزیری کارەوە هاتووە خۆی وتم ئەو شەرت و مەرجانی کە دایناوە ئەوانە ئەگرێتەوە کە تەنیا یاسای کاریان گرێت و لە راپۆرتەکەی خۆتاندا بوو ئەوەیە ئەڵێ ئەوانەی کە خوێندکارن یان قوتابین و لە وەرزێکی دیاریکراوی ساڵدا کاری قوتابخانەوانیانی ئەچن بۆ کارەمانە ناگرێتەوە یعنی ئەوانە لە ئەو شمولی ئەو قانونکارە نابن لە لایەکی ترەوە ئێستا شارەداریەکێ لە ئۆرگانە حکوومەتیەکانە یەکێ لە ئەو ناوەندانەیەکی لەلایەن دەوڵەتەوە بەڕێوە ئەبرێت ئۆرگانێکی دەوڵەتیە ئەبینی ئەوی هاتووە تەنانەت قەراردادی کاتی داناوە بۆ کرێکارەکان یعنی 90 ڕۆژ قەراردادیان لەگەڵ ئاوەسێ ناکاتە 90 ڕۆژەکە بکرێتە 91 ڕۆژ کۆمەڵێک ماف ئەبێ دەوڵەت و شارەداری کە نوێنەری دەوڵەتە لەو پەیمان و قەراردادا قبولی بکات و شان باتە ژێر بار کۆمەڵێک بەرپرسایەتی بۆ یەک دێن هەموویان کردووەتە کاتی یعنی ئێستا کاتی ئەمە بین لە بێژینی بدەین و هەڵی سنگێنین ئەوینین تەیفێکی زۆر کەم لە کرێکارانی ئێران ئەگرێتەوە ئەگە باس لە عەداڵەت بکەین هیچ عەداڵەتێکی تیان نییە چۆن وتم هەروەها لە بەخشنامەکەی وزارەتی کارا هاتووە کۆمەڵێکی زۆر کەم ئەگرێتەوە بەپێی ئەوەیش کە زۆرێک لەو کرێکارانە دەرکراون بێکار کراون کارگەکەیان داخراوە شوێنی کاریان نییە و ئیستا وەکو بێکار لە بازار ئەسوڕێنەوە ئەو قانونی دیسان لەباری ئاماریەوە لە ناو ڕیزی چینی کرێکاری ئێرانن بەڵام لەباری حقوقی و هیچ شتێک پیان تعلق ناگرێت و ناشنە ئەو ڕیزبندیە و لە ڕیزی ئەو قانونا کە دایاناوە بۆ قانونی کار کاپیژن لەسەر ڕابردوو شایدی کۆمەڵی ناڕزایەتی لەلایەن کرێکارانەوە بووین هەروەک خۆتان ئاگادارن نزیک 1-2 هەفتە لەوە پێش 1-2 هەفتە لەوە پێش کەسێک ئەگەر بە هەڵە نەچووم لە شاری خۆڕەمشار بوو تەنانەت بە نیشانەی ناڕزایەتی ئاگری داجەستەی خۆیەوە و 2-3 ڕۆژیش لەوە پێش لە بیمارستان کە بەستێری بووی گیانی لەدەستا پێتان وایە هۆکاری ئەوەی کە ئەو ناڕزایەتیانە گشتگیر و سەرانسەری نابێتەوە چییە خاڵی لاوازیە و ناڕزایەتی دەربڕێنانە چییە بەتاخەوەم ڕۆ شتێکی لە ئێران هەیە زۆرتر ئەو بابەتە پیشەیانە هانە پەراوێزە و جیا لەوە هانە پەراوێزەوە هەر سنف و پیشەیە کە خەڵکانێکی لە خۆگرتووە هەوڵە دەن تەنیا بۆ ئەو بارێکی خۆیان ینی هاوپەیمانی و هاوئەنگی و هاوکاری لە نێوانیانە نییە ئێستا من کرێکاری مەسەڵەن بەشی ڕستنوچنینم پەیوەندیم لەگەڵ کرێکارانی بەشی نەوتان نییە کرێکارانی بەشی نەوت پەیوەندیان لەگەڵ کرێکارانی بەشی هاتوچوانیە کرێکارانی بەشی هاتوچوو پەیوەندیان لەگەڵ کرێکارانی بەشی مخابرات و ئەوانانیە یان لە بەشی لەگەڵ بەشی کشاوەرزیان نییە بەپێ ئەو سیاستی کۆماری ئیسلامی هەیەتی ئیمڕۆ بەداخەوە خەڵکی خستوەتە ئاستێکەوە کە تواو هەموو غەمی و خەڵکە بێتە کێشەی ژیان و معیشەت و بەڕێوەبردنی ژیانی تاکی خۆیان و گیرهاوردن پارونانی یعنی مەجای ئەوەیان نیە بیر لە نەهامەتیەکانیان بکەنەوە بەداخەوە یەکێ لەو کێشانە هەیە ئەوەیە ئەو چینەی کێمەوەکو کرێکار باسی یەکەین و چینی کرێکار لە ئێرانە وتم هاوپەیمانین هاوانگیان یەکەونیە هاوکاریان یەکەونیە یەکیان نەگرتووە و داخوازەکانیان بە شێوەی پەراکەندە خەریکن باسەکەن ئەگەر چاوی لێ بکەن ڕۆژێک بڕیار بدەن کرێکارانی چەند بەشی بەرهەمهێنان لە ئێران یان چەند بەشی خەدەماتی کارەکان ڕاوەستێن نەشنە سەرکار دەسەڵات چیەکە
بابەتی کە هەیە بەداخەوە لای ئێمە و لە کۆمەڵگای ئێرانە باوە ئەویش ئەوەیە هەمیشە دەسەڵات و حکوومەتمان بانتر لە هەموو شتێزانیوە لە کاتێکا پێچەوانەیە ئەگەر ئێمە خەڵک نەبین دەسەڵاتی چە بۆیە ئەبێ خەڵک بەرەو ئەو لایەنە هەان بدرێن لەسەر ئەو بابەتە بیر بکەنەوە کە نەخێت دەسەڵات شتێ نییە جیا لە ئێوەن خەریکن دەسەڵات بەڕێوە بن جا بەداخەوە ئێمە ئەو شتەمان بە هەڵە ئەو شتە بە هەڵە تێگەیشتین لە کۆمەلگای ئێران هەمیشە دەوڵەتمان لەسەرەوەی خۆمانزانیوە بۆیە ئێمە لێرە پێویستە یەک کۆمەڵی لایەن هەن بڕێ جار ئێمە لە ئێران بینیمانە زۆر جار ئەو داخوازە پیشەیانە کە دێنە بەرەو بڕێک لایەنی سیاسی دەست بەسەر یا ئەگەرنەوە ئیبەنە ئاستێکی سیاسیەوە ئەگەر ئێمە دۆخی کۆماری ئیسلامی و ئەو سیاسەتە ئەمنیەتیەکی هەیە بۆ سەرکەوت و ئەوانەی کە ئەی خاتە سەر خەڵک و کۆمەلگای پێ خستوەتە زیندانێکی بەرینەوە ئاوا چاو لێ بکەین کە داخوازە پیشەکان لەگەڵ داخوازە سیاسیەکان تێکڵاو نەکەین چۆن هەمیشە دەسەڵات ئەوەی بەدەستەوەی ئەگەر تو داخوازەکە داخوازی سیاسی بوو هجوومە کاتە سەرت بەناو تێکدەر بەناو نازانم تروریست بەناو ئەملا بەناو ئەولا ئەڵێ لەگەڵ دەسەڵاتەکەین بەشڕاتوە و محاربەی لەگەڵ خوا ئەوانەیە و ڕاحەت دەتوانێت سەرکوب بکە بەڵام کاتێ داخوازەکانی ئێمە چووە ئاستێکی پیشەیەوە سرفەن لە قاڵبی پیشەیە ماوە و ئێمە ڕۆژانە ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەر داخوازە پیشەکانمان پێداگیریمان کرد و دەستکەوتە پیشەکانی خۆمان بەدەستێنە ئەتوانین ئاستی داخوازەکانمان بەرینە سەرترەوە داخوازی سیاسیژی دواتە تیا بگونجێنین بەڵام ئیستا ئێمە زووە بۆ کۆمەلگای ئێران بچینەوە ئاستە کە داخوازە سیاسیەکان لەگەڵ داخوازە پیشەکانە تێکەڵاو بکەین ئێمڕۆ داخوازی خەڵک ئیمڕۆ کێشەی خەڵک ئیمڕۆ گرفتی خەڵک گرفتی سەر سفرەکەیانە نانیانی هەرەوەی کە خۆتان باسان کرد ڕێژەی نان بۆ ڕادەیە چوەتە سەرەوە نرخەکەی لە ئێران ئەوە هەموو بژیوی ڕۆژانەی خەڵکەکە ئەو شتێکی لەسەر سفرە پێویستە بۆ خۆراکی ڕۆژانەی بنەماڵەیەک هەموو یەبینی لەبار نرخەوە نرخێکی سەرسوڕهێنەریان بەخۆگرتووە بەپێی ئەو هەڵاوسانەی لە ئێرانەیە بەپێی سیاسەتی هەڵەی ئابووری و سیاسی و نێرنەتەوەی کۆماری ئیسلامی و خەڵکی بردووەتە ئاستێکەوە کە هەموو خەڵکەکە کێشە و باس و خواست و بیری ڕۆژانیان پێشنیارتان چییە بۆ بەرقەراری پەیوەندی نێوان ئەو ناڕزایەتیانە و تۆکمەکردنی بزوتنەوەی کرێکاری بەگشتی لە ئێران ئێمە وتم پێشتر ئاماژ بێکەویش ئەوەیە ئێمە خواستە پیشەکان خواستی پیشەیی و گشتگیر وەک خواستی ڕۆژانە وەک خواستی بەرحەق لە هەر کوێک ئەو جیهانە باسی بکەینەیە ئێمە ئەبێ داوا بکەین لە چینی کرێکاری ئێران بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی لە کام نەتەوەیە لە چه حوزەیەکی جۆرافیاییە لە کام ناوەندی پیشەیی ئیشەکە لانی کەم لەگەڵ دەسەڵاتی ڕوبەڕوەکی نوێنەرایەتی ئەو ناکە لەگەڵ خاوەنکارێک ڕوبەڕووە کە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ سیستمی حکوومەتی هاو پەیمان و هاوکیسەیە بۆیە ئەبێ ئەم هەم خاوەنکارەکەی هەم دەسەڵات وەکو لایەنی بەرامبەری خۆی بووینێ نە ئەوەی کە کاتی کێشەیەکی بۆ پێشتێ لە تاو خاوەنکارەکە پەناباتە بەردەسەڵات پەنابردنە بەردەسەڵاتی کێشەی ئەو چارەسەر ناکە بۆیە هاواهنگ بوون هاوکار بوون هاودەنگ بوون گرێدانە یەکەوەی خەباتی ڕۆژانەیان لە ئاستی داخوازە پیشەیەکانیانە ئەتوانێت هەنگاوێکی گرنگ بێ و ئەتوانێت ئەو هەوانگیە ئیستا ئێوە چاوی لێکن ئەگەر لە خوزستان وەکو یەکێک لە پارێزگا ئابوووریەکانی ئێران لەگەڵ ئیسفەهان کرێکارانی ئەو دوو پارێزگایە لەگەڵ تاران لەگەڵ چەند پارێزگای تر هاواهنگ بن ڕۆژێک تەنیا ڕۆژێک مان بگرن دەنگدانەوەی زۆرە ورەی خەڵکەکەی تر ئەباتە کار و چاویان لێ بڕن بەڵام بەداخەوە ئێمە ئەو شتێکی ئەبینین ئەوەیە بە سوودی پەراکندەیە ئەبێ ئێمە هەوڵ بین یان ئەوانەی کە لە دەستیان دێ ئەیانەوەی کارێک بکەن و کارێک ئەنجام بن و بە ئەنجامی بگەێنن ئەوەیە بتوانن هاواهنگی و هاوپەیمانی لێنەوان ئەو خەباتە بەربەڵاو بەرینا کە چەندین ساڵ ئێمە لە شەڕی ئێران و عێراقەوە بینین هەر ناڕزایەتی کرێکاری باسە کرێ لە دوای شەڕ و هەر درێژەی بووە تا ئیسای شەر بەردەوامە ئەوە ناوەناوە ئێمە شایدی مانگرتنەکانین بەڵام چۆن پەراکندەیە ڕەحەت سەرکوتەکرێ پەیوەندیان بە یەکەوە نییە ئەبێ پەیوەندیان پێکەوە بێ بە یەکەوە گرێ بخۆن زۆر سپاس بیژەن قوبادی کادری کۆمەڵە سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامە بەشدار
لەوەها دۆخێکدا کە بەسەر سەرجەم کۆمەڵانی پێک هاتنەتەوەیەکانی ئێراندا سەپاوە و کاربەدەستان و بەرپرسانی پەیوەندیداری حکوومەتی هیچ چەشنە هەوڵێک بۆ لەبارکردنی دۆخەکە نادەن ڕێبەر و بەرپرسانی کۆماری ئیسلامی لەوانە جەنەتی سەرۆکی پێشووی مەجلسی خبرگان پاش 36 ساڵ دەسەڵاتداریەتی و حەیف و مەیلکردنی سەروەت و سامانی خەڵک خۆیان وەک نوێنەری خەڵک دەناسێنن و لە زاری خەڵکی برسی و پشتچەما و لە ژێرگوشاری قەیرانەکان دێنە زمان و باس لەوە دەکەن کە لە میانەی ئامانجەکاندا کۆسپ و تەگەرە زۆرە و دژواری و سەخڵەتی دێتە سەر ڕێگا و خەڵک دەبێت لە بەرامبەر ئەو دژواریانەدا پش و درێژ بێت. جەنەتی دەشڵێت کە با ئێمە ڕۆژێک یەک ژەمنان بخۆین مەگە چی دەبێت؟ لەلایەکی دیکەوە عەلی خامنەی ڕێبەری ئەو ڕژیمە لە وتاربێژیە کە لە دژی گرتنی ڕێوڕسمەکانی نەورۆز ئەنجامیدا ئاماژەی بە ناڕەزایەتی ئەم دوایانەی کرێکاران و مامۆستایان و سەرجەم توێژە ئازادی خواز و عەدالەتخوازەکان دەکات و هەڕەشەی ئەوەیان لێ دەکات کە هەوڵەکانیان لەگەڵ سەرکوتی زیاتر ڕوبەڕوو دەبێتەوە و دەنگیان بە زەبری هێزە جۆراوجۆرەکانی لایەنگری ڕژیم کپ و بێدەنگ دەکرێت. هەروەها عەلی ڕەبیعی وەزیری کار تەعاون و خۆشبژێوی کە هەمیشە خۆی باس لەوە دەکات کە پاڵپشتی ڕاستەقینەی کرێکارانە و خۆشی سەردەمانێک کرێکارێکی سادە بوو زۆر قسە و باسی فریوکارانەی دیکە پاش دیاریکردنی نەعادڵانە و بێڕەحمانەی هەغدەستی کرێکاران پیرۆزبایی لە کۆمەلگای کرێکاری ئێران دەکات و دەڵێت کە ئەو بڕەپوڵەی کە وەک هەغدەستی مانگانەی کرێکاران لە ساڵی 94 دیاریکراوە زۆر گونجاو وەک دەستکەوتێکی گەورە باسی لێوە دەکات. بێبەزەیی بوونی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەمبەر کۆمەڵگای کرێکاری لەو کاتانەدا زیاتر خۆی دەردەخات کە نمونونەکانی وەک یونس ئەساکرا لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت ئاگر لە جەستەی خۆی بەردەدات تاکو بەو کارە جارێکی دیکە ئاشکرای بکاتەوە کە بزوتنەوەی کرێکاری و سەرجەم کرێکاران و زەحمەتکێشانی وەها حکوومەت و ڕژیمێکی دڵڕەق و دیکتاتوریان ناوێت کە جگە لە بەرژەوەندی خۆیان هیچ لایەن و چین و توێژێکی دیکەیان لە بەرچاو نییە. بۆشیانگرێک نییە کە مرۆڤێک بۆ ئەوەی مۆڵەتی دەستفرۆشیکردن و دەستخستنی بژێوی ژیانیان پێنەداوە خۆی سووتاندووە. خۆشەویستانی بینەر بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەشمان بۆ هیوایەی بەرنامەکانی تا بە ئێستای زامەکانی کۆمەڵگا جێگا ڕزامەندی ئێوەی بەڕێز بوو بێت تا دیداری داهاتوو هەر شاد بژی. بینەرانی بەڕێز بەرنامەی حەوتوو داهاتوومان تەرخان کردووە بە پرسی کرێکارانی کۆچبەر. ئێوەش دەتوانن بە ناردنی ڤیدیۆ ڕاپۆرت بەم ئادرسانەی کە لەسەر شاشەکە دەیبینن یارمەتیدەری بەرنامەی خۆتان بن تا دیداری داهاتوو ماڵەوە.